ماوەی دەڕۆژ زیاتر کارکردن لە شەقامی 100 مەتری کە لە ئاراستەی فلکەی باز بەرە و پرۆژە ئیمپایر داهات دوجار ئەمڕۆ شەقامەکە قیر کراوە دوای ئەوەی کە هەڵکێنرا بوو بۆ ئەوەی کەواکاری فریاگوزاری خێرای ئاوی هەولێری تێدا ئەنجام بدرێت. ئێستا من لە بەشێکی تری گەڕەکی سیودی پارکم دیارە لەم گەڕەکە چەندین شەقامی جووتسایی تەیە کاری تێدا دەکرێت ئەوەی لە دواوی منە ئەمە بەشێکی ترە کە لە ئێستادا کاری تێدا دەکرێت. من قسەم لەگەڵ بەڕێوبەری تیمی ئەندازیاری کۆمپانیای کەیوەن کرد بەڕێز ئەندازیار بڵند حازم باسی لەوە کرد کە لە ئێستادا پرۆژەی قۆناغی یەکەمی شەقامی 100 مەتری کە بە ئاراستەی فلکەی باز بەرە و ترافکلایەتی ڕشکین تەواو بووە و لە بەیانیەوە بەشەکەی تریش لە ئاراستەی ترافکلایەتی ڕشکین بەرە و هۆڵی مامۆستا سەعەد عەبدوڵڵا ئەم شەقامەش کۆنکرێت دەکرێت و پاشان قیر دەکرێتەوە. وتیشی سەبارەت بەم بەشەی تر کە ئەکەوێتە ناو گەڕەکی سیودی پارک لە سنووری شارەوانی 6 باسی لەوە کردکەوە لە ئێستا دەست بە کارەکانیش کراوە لەم شەقامە و بۆ ماوەی 10 بۆ 15 ڕۆژی تریش کۆی هەمووی ئەم شەقامە تەواو دەکرێتن. ئەوەی کە لە دوای من دەبینین ئەمە کارکردنە لە یەکێک لە دووسایدەکانی گەڕەکی سیودی پارک کە بەشێکی شەقامەکە یاخود با بڵێن بە درێژای شەقامەکە هەڵکێنراوە بۆ کارکردنی فریاگوزاری ئاوی خێرای هەولێرە. و سەبارەت بە هەواڵێک کە باسی کرد وتی دەمانەوێت لە ڕێگای 964ەوە بگات بە هاوڵاتیان لە بەیانیەوە لە ناوەڕاستی جووسایدی جەوازات واتە ئەو جووسایدێک کە لە شەقامی 100 مەتری دەیت بۆ جەوازاتی هەولێر لە ناوەڕاستی شەقامەکەوە شەقامەکەدا دەخرێت بە ئاراستەی جەوازات تاوەکو نزیک پردی 120 مەتری واتە شەقامی خەدەمی 120 مەتری بۆیە وتی داوا لە هاوڵاتیانەکەین بەیانی ئەم شوێنە ئەم شەقامە بەکارنێنن شەقامە لاوەچیەکانی تری گەڕەکەکە بەکاربێنن تاوەکو تووشی ئاستەنگ و زەحمەتی نەبنەوە.